لا هەرکوێکەن و بینەری زوو منم کاتان باش گفتوگۆ لە نێوان هەرێمی کوردستان و بەغداد دەستی پێکردوێتەوە وە کۆم جارەکانی دیکە لەسەر پرسی دەوت و پرسە داراییەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدادە کە بە دڵنیاییەوە ئەمانە پەیوەستن بە موچە خۆرانی هەرێمی کوردستان. گفتوگۆکان دوای ئەوە دێن کە مانگی ڕابردوو نووسراوەکەی وەزارەتی دارایی تا ڕادەیەکی زۆر با بڵێن بنەڕەتی وە قەتعی دەبینرا لەبارەی بڕیاردان لەبارەی موچە خۆرانی هەرێمی کوردستان و ئەوەی بەغداد دەیگوت ئەو کات بە گوێرەی نووسراوەکە ئەوەیە کە هەرێمی کوردستان تاوە هیچ پارێکی نەماوە بۆ ناردنی لە بەغداوە بۆ دابشکردنی موچە. ئەوەی ئەوان دەیانگوت گوایە بەشی 3 ساڵەکەی لە چوارچێوەی بودجەی 3 ساڵی عێراق هەمووی بەکارهێناوە، بەڵام ئێستا نەخێر گفتوگۆ دووبارە دەستی پێکردوێتەوە و ئاماژەکانیش تا ڕادەیەک ئەرێنین بۆ چارەسەری پرسی موچە و هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان. بە ئەزانم زۆر جارم قسەیە کراوە کە ئاماژەکان ئەرێنین و ڕێکەوتنیش کراوە لەسەر زۆر پرسی دیاری کراو. دواتر دوای ماوەیەکی کەم هەمان کێشەکان سەریان هەڵداوەتەوە و بەغدادی شوێرێمی کوردستانیش لەباری سەرچاوی کێشەکانەوە بەردەوام با بڵێن قسەی جیاوازیان هەبووە. هەردوو لا یەکتری تۆمەتبارەکەن بە پابند نەبوون بە ڕێکەوتنەکان و یاسای بودجە و پرسەکانی دیکە و تەنانەت زۆر جارە برێ بۆ مەسلەی دەستوریش هەمووان ئەڵێن پابند بوون بە دەستورەوە، بەڵام کەس نازانێ ئەم جۆرەی پابند بوون بە دەستور چۆنە و چۆنەکرێ کێشەکان چارەسەر بکە. بەرحاڵ ئەم پرسە تەوەر یەکەمی زوومی ئێمە بێ نزیکەی نیو کاتژمێری یەکەم لەو بارەی و گفتوگۆکەم. بەشی دووەمی زوومی ئێمەشمە بێ فیزیازانێک مامۆستاکی زانکۆم لەگەڵا بێ باسی ئەو قسە جیاوازاناکەم لەبارەی کاریگەری هێرشەکانی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەربنکە ئەتۆمیەکانی ئێران. حقیقەت هەم ئەمریکیەکان لە ناوخۆیان قسەی جیاواز دەکەن، هەم ئاژانسی نێودوڵەتی وزەی ئەتۆم قسەی جیاواز لە ئەمریکیەکانەکە و جارجار خۆیشی تەنانەت گرۆسی قسەی جیاواز لەبارەی کاریگەریەکانی هێرشە ئەتۆمیەکان بۆ سەر هێرشەکان بۆ سەر بنکە ئەتۆمیەکانی ئێرانەکە. هەندێک ڕۆژەڵێ کاریگەری تەواوی هەبووە پەکی خستووە، هەندێک ڕۆژی دیکە نەخێر قسەی جیاوازەکاڵە لە ماوەیەکی کەمە ئێران نەتوانێت پیتاندنی یۆرانیۆم دەست پێ بکاتەوە. بۆی بەڕاستی ینی هێشتان بۆ نمونە پرسیارێکی سادە ئەگەر بکرێت لەبارەی ئەم پرسەی ئەتۆمی ئێران ئەوەیە 400 چیلۆکە چی لێ هات. هەندێکگەڵێن لە ناو براوە ترەمپواڵێ پشتگیری ئەو ڕعاکە، هەندێکی دیکەش کە ئەمە قسەی زۆری نییە دەڵێن نەخێر ئێران 400 چیلۆکەی ماوە گواستوێتەوە جا لەکوێ نییە ئەوە هێشتان پرسیارە. وەکوتم بۆ بەشیان فیزیازانێکم لەگەڵا بێ، بەڵام بۆ بەش یەکەم مامۆستا سەلام عەبدوڵڵا نووسەر لە هەولێرەوە میوانمە. مامۆستا سەلام سڵاوت لێبێ، هیوادارم زۆر باشبی، بەخێر بێ بۆ زووم. پێم خۆشم گفتوگوێت لەگەڵاکەم. پێم وابێ لە ڕێزت هەیە سوپاس دەکەم. ئاماژەم پێ ڕاستیەکەی نووسراوەکەی وەزارەتی دارایی عێراق ئەوەی مانگی ڕابردوو هەندێک هین دیار بوو با بڵێن تون دیار بوو، وەڵا ناشزانم بووە بە مانگی ڕابردویان هەر لەم مانگەیە بوو. حقیقەت پێم وابێر لەم مانگەیە بوو تون دیار بوو دەیگوت هەرێمی کوردستان چیتر پارەی نەماوە بۆ ئەوەی بینێرین بۆ موچە، بەڵام دووبارە دەرگای کراوەتەوە بۆ گفتوگۆ چارەسەر. خۆشببینن بە ئەگەری چارەسەر لە گفتوگۆکانی ئەمجارەی هەرێمی کوردستان و بەغداد یان پێدەچێت وەکو جارەکانی دیکە بێ. هیوادارین ئەم جارە بەڕاستیان بێ لەلایەن بەغداوە، چونکی ئەوەی کە پەیمانەکانی ئەشکان هەمیشە بەغدا بوو نەک هەرێم، هەرچەند ئەوانی دەعا نەکرد کە گوناهەکانە خستە سەر هەرێم، بەڵام ڕاستیە ئەوە نەبوو. ئەو مەسەلەیەش کە گوایە هەرێم پابند نەبوو ئەوان پارەیان ناردۆ پارەکە نەماوە، ئەم قسەی لە بنەڕەتە ئەسڵ ئۆساسی نییە، چونکی جارێ بودجەی 3 ساڵ بەیەکەوە نانێرێ، تەنانەت تا ئەمڕۆ بودجەی ساڵانەش بە یەکجاری نانێرن کە مەفروض بوو بودجەکە
مادەم بۆ هەرێمێ نێریم نەیکەی بە مانگ مانگ بڵێ بوجەی ساڵانە ئێوە 12.67 بیدە بە هەرێم بوویتە هەرێم خۆی چۆن تەسەڕوف بێکە مادەم هەرێمێکی فێدراڵە و سربەخۆیی هەیە بۆ تەسەڕوفات لە ناو خۆیان مەفروض بوو واز لە هەرێم بێنرێ نەک بەم شێوەی ئێستا کە مەعاملەیەکە مانگە مانگ و هەموو مانگێکیش بیانووی تازە لەمپەری تازە کێشەی تازە خوڵقێنن هەر ئەوە نیشانەیە کە ئەوان لەمپەرن کە ئەوان نانەوێت ئەم کێشەیە بە ئاسایی و بە دەستوری چارەسەر بێ. مامۆستا سەلام تۆ باسی بودجاکەی 12.67ەکە عێراق بینێرێ و هەرێمی کوردستان خۆی چۆن مامەڵی پێوەکە بیکە بەڵام بەڕاستی ئەگەر 12.67 بێ ئەرکی دیکە ینی ئەرک لەسەر هەرێمی کوردستانە ئەویش هەم ڕادەستکردنی نەوتە هەم ڕادەستکردنی نیوەی داهاتی ناوخۆیە یان نانەوتیە ئەوەی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان ئەمەی نەکردووە عێراق چۆن بتوانێت 12/67 بنێرێ بەڵێ هەرێم بژوتێتی پابەندە بم بەوانەوە و ئیتفاقی لێسە کراوە کە نیوەی داهات و نازانم 280,000 بەرمیلە ڕۆژانە بێ بەڵام ئەوان خۆیان هۆکار بوون بۆ ئەوەی کە نەود ڕەوانە نەکرێ کە نەود وەستاوە تا ئێستا گوناهەکە گوناهی ئێمە نییە گوناهی بەغایە کە ڕێ خۆش ناکە وەڕێ ناکەوێت لەگەڵ ئەو شەریکاتانەی کە نەور ئەنێرنە دەرەوە مافی شایستەی خۆیان بداتێ بۆیە مەسەلەکە ئەوان عەرقەلەن ئەوان مەشاکلی دووچارەکەن بۆیە ئەوەستێ ئەوەش خەتایی هەرێم نییە ئەوە بەدەست حکوومەتی عێراقە کە لەگەڵ ئەو شەریکاتانە ڕێبکەوێ ئەو شایستە دارانی کە پێویستە بدرێت لەلایەن حکوومەتی عێراقەوە بدرێت مادەم ئەوان نەوتەکان ئەوێ خۆ بێ شایستە دارایەکانی کۆمپانیەکانیش تەمینکە بەڵام ئەوان کە خۆیان پابەند نابن بەوە هەرێمی تر نەوتی چی با بە بەغدا ئەوەیە پرسەکە لەوێ یعنی ئەوان خۆیان هۆکاری بنەڕەتی ئەو گرفتە بەغدایە نەکەێت باش بەس نەوت ڕانەوەستاوە مامۆستا سەلام نەوت هەر ئەڕوا شێوازی ڕۆیشتنەکەی فەرقی کردووە ئەوەش بە دڵنیاییەوە بەغدا قسەی لەسەر ئەو داهاتی ئەو نەوتەش هەیە تەنانەت لە نووسراوەکەی وەزارەتی دارایی هەمان قسە کراوە دەڵێن نەوت بەردەوامە لە ڕۆیشتن بەڵام هەرێمی کوردستان زانیاریم نییە لەسەر ئەوەی ئەڤاڵ تێگەشتم لە پرسیارەکەی من زانیاریم نییە لەسەر ئەوەی نەوت بە قاچاغ ڕۆیان ناڕۆن نە ئیشم نە و نە بەدواش چونیشم بۆ کردووە بەڵام لە حاڵەتی وا ئەگەر ئەوەش ڕووبا هۆکارەکەی هەر بەغدایە کە ڕێ ناکەوێت لەگەڵ کۆمپانیەکانە کە ڕێ ناکەوێت لەگەڵ تورکیا کە مەسایلی ئەم بۆریێت دەست ناکاتەوە بە ئیش ئەوە خەتای ئەوانە کەناڵ ئەجا کەناڵێ ئەگەر تۆ گەلێکە لە بەردەسا بێ نێڵن نەوت نەوتی خۆتە مەجبوری لە کۆڵان و لە بازار و لەم لاولا بەر وەسیلێ بێ تۆش ساقیکەیتەوە بۆی لاقەلەکەی پارەی کۆمپانیەکانی لێبەیە لاقەلەکەی بتوانی کاروبای ڕۆژانەی خۆت بەری بەڕێوە ینی ئەگەر لە حاڵەتێکە کە من متەکدین لەسەرەوە کەم مەسەلەیە چۆنە لەو حاڵەتە ئەگەر ئەوەش ڕوو بدا ئەوە هەر هۆکارەکەیگوێتە سەر بەغانەک سەر هەرێم خۆی باش مامۆستا سەلام جا با من پێت بڵێم چەند ڕۆژە لەمەوە پێش کاک مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان قسەی کرد و لەبارەی نەوتەوە دانی پێداناوتین بەرەمێنانی نەوت لە هەرێمی کوردستان بەردەوامە وتی بەشێکی بۆ کۆمپانیاکانی بەرەمێنانە ئەڕوا بەشێکی بۆ بەکارهێنانی ناوخۆی ئەڕوا قسەی لەبارەی بەشەکەی ترەوە نەکرد ئەمە گرفتە گەورەکەیە کە عێراقیش بەردەوام باسی ئەکاوە لە ناوخۆی هەرێمی کوردستانیشا زۆر جار باسەکرێ یعنی ئەوەی کە بەرەمێنانی نەوت مەسەلەن ئێوە نازانن چۆن ئەڕوا و چۆن ناڕوا ئیتر ناکاتە ئەوەی کە بەرەمێنان لە هەرێمی کوردستان ڕاوەستا بێ و شێوازی بەکارهێنانەکەشی نەزانرێت چۆنە و چۆن نییە و تار سەرۆکوەزیران خۆی دانی پێدانێ کە نەوەستاوە راپۆرتی دیوانی چاودێری هەرێمی کوردستانیش خۆی ئەوەی کە بۆ بەغدادی ناردووە و بەغداش خۆی واژۆی لەسەر کردووە دان بەوایانێ کە بەرەمێنانی نەود و فرۆشتنی نەود هێشتان
بەردەوامە بەڵام گرفتەکە ئەوەیە دەڵێن داهاتەکەی سفرە. آخر هۆکارەکەی هەواڵ هەر ئەوەیە کە تۆ ئەو شایستە دارایانە بۆ هەرێمنانێری لە پای چیە تۆ پارە بنێریت و هیچیش بۆ نەنێرێ. ڕاستە سەرۆک وەزیران ڕاستی کردووە خۆ نەوت ناڵێن وەساوە، بەڵام چۆن ساغەکرێتەوە خەتای حکوومەتی عێراقیە کە ڕاستەکە ناگرێتە بەر و لەگەڵ هەرێمە ئیتیفاق ناکە ڕێ ناکەوێت شایستە دارایەکانی هەم کۆمپانیاکە هەم موچەی خەڵکی لە کاتی خۆیان هەم شایستە دارایی هەرێم و بوجەکەی خۆی لە کاتی خۆیان بنێرێ ئەو کاتە هیچ پاساوێ بەدەست هەرێمەوە نەما ئەیتوانی ئەو قسەی زاڵ بێ و بڵێ خەتای هەرێمە. بەڵام ئێمە ئێستا ئەوەنەی کە تێگەین حکوومەتی عێراقی گونابارەکەین کە ئیشەکە بەدەستەوە ئەو بوو شکاتی کرد لە پاریس کە ئەم نەوتە ئەڕوات، ئەو بوو ئەو نەوتەی ڕاگرت بە مەرجێک ڕاگررتنی ئەو نەوتە خۆی زەرمەندی سەرەکی حکوومەتی عێراقی بووە، حکوومەتی کە ئێمە پێڵێن فێدراڵ و ئەوان پێی ناڵێن فێدراڵ، ئەم حکوومەتی ئەوانە کە زەرمەند بووە بە پێی ئاخر داتا دەوری 25 ملیار حکوومەتی عێراقی زەرری کردووە. ئەمە بێژە لەوەی کە هەرێمی شەنی زەر کردو. یعنی کەواتە خەتاکەی ئەوانە، ئەوان دەسەڵاتدارن، ئەوان کاربەدەستن، ئەوان باساب مرکزن، ئیشەکە لای ئەوانەوە چارەسەرەکرێت. فەرموو بە ئاسانکاریە کات بۆ ڕۆشتنی نەوت با ڕێبکەوێت لەگەڵ شەریکاتە ئەو کاتەش دەتوانێت ئەو داوانەی کە داوایە کات هەرێم ناچار کات لە سا 50 داهاتە بەڕێک و پێشی بیە ئەو شایستانێک کە پێویستە هەرێمیش بیە بە تەکید ناتوانێت خۆی لێ دەرباز کات. مامۆستا سەلام، زۆر جار لە هەرێمی کوردستانەوە بە تایبەت لە پارتی دیموکراتی کوردستانەوە کەم کێشانە دروستە بێ بەستنەوە بە با بڵێن بۆچوونی سیاسی بەغداد و ڕەهەندی سیاسی یان هۆکاری سیاسی بۆ بڕینی موچە و بودجەی هەرێمی کوردستان. ئێستا گفتوگۆ دەستی پێکردوتەوە جۆرێک لە خۆشببینی شەیە، تەنانەت کاک مەسرور بارزانیش بە هەمان شێوە چوارشەممەی ڕابردوو خۆشببین و خۆشحاڵ بوو بۆی کە ئەکرێ ڕێکەوتن بکرێ. پرسیارەوەی هۆکارە سیاسیەکان لە بەغداوە ئەم جارە لا چوون بۆی شتێک گەشتبین بین بەوەی ڕێکەوتن بکرێت، جا لەباری نەوتەوەی یان لەباری پرسە داراییەکان و موچە. وڵی ئیشەکە ئێستا تۆپەکە لە خانەی ئەوانە چارەسەری مەسەلەکە گرفتەکە ئەوان نەتوانن چارەسەریژی مامناوەندی کە هەردوو لا سوودمەند بێ کە بە دەرەجەی خۆشە سوودمەند دەبن. وەکوتم لە ماوەی ئەم 2 ساڵە 25 ملیاریان زەرە کردووە کە ئەتوانی خۆش خۆیان مستەفید بن و هەرێمیش. بەڵام بەڕاستی ئەوان ئەگەر ڕاستت دەوێت ئەم حکوومەتی کە لە بەغایە بە هیچ جۆرێک بڕوا و متمانە و ئیمانی بە فێدراڵ نییە، ئەوان هەر ئێسەش و ئازانن چەند پارێزگایەکە لە کوردستان و تەنانەت دیانی وەکو لامەرکەزی سەری ناکەن، وەکو پارێزگایەک بۆ کرد پارێزگایش کە سێرەکەن کە ئەمە خلافی دەستورە لە دەستورە جاکراوەتەوە و دانی پیانراوە. ئەو دەستورە ئێستا لە بەردەمی هەموو لایەکە هەموو لای خوێنێتەوە. بەڵام ئەوەی کە پابەنێ پێوەیە ئەم حکوومەتی بەغایە کە تا ئێستا باقلێتی مرکزی کارەکات و بۆ ئەقلێتە کارەکە کە ئەو شێوازی ئەو بەکارێنێ ئەتوانێت لە دیکتاتۆرێتی پێش ڕوخانی ڕژێمیش خراپتر بێت، تونگ و تیشتر بێت. ئەوانە ئیمانیان بە هیچ شتێک نییە. بێت مەسایلی دموکراتی ئەوە 20 ساڵی بەسەرا چوو، مەسایلی ئەوەی کە چەند لایەنێکی کە لە عێراقا ئەوێ هەرێمێکی فێدراڵ بە خۆیان دروستکەن، ئەوەنەی ئەوان دژایەتی ئەوەکەن و پشتیوانی ناکەن. ئیتر ئەمە فێدراڵی چێ؟ ئێمە بەس ئێمەی کورد پێڵێن فێدراڵ. دیوتە لە بەغا سیاسێک بڵێ حکوومەتی فێدراڵ، بەیانە دەرچێ بڵێ حکوومەتی فێدراڵ، هەمووی بە عەقڵێتی مرکزی کارەکە. هۆکارەکە ئەوەیە ئەی تابان کە ئەوان بەو شێوەی سەیرەکەن تۆ لە ڕووی سیاسیەوە بە بالمقابل وام تەعاملیان لەگەڵاکە. مامۆستا سەلام، ڕێک دەمانگ لەمەوە پێش کاک مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان لە بەغدا بوو و چوو سەردانی سوودانیشی کرد و زۆر بە شان و باڵی سوودانیا هەڵیە. ئەو حکوومەتەی کە تۆ پێڵیت پابەن نابێ بە ڕێکەوتنەکانەوە هێشتان وەکو ئەگەر پێی بکرێت لە حکوومەتی باسیش خراپترەکە. ئەمە یەک. دوو، بەڕاستی ئەگەر هەمان عێراقا و
بەردەوام هەمان داواکاریەکانی لە هەرێمی کوردستانەیە کە هەمووشی داواکاری با بڵێن لە چوارچێوەی عقلێتی مرکزیایە ناوەندگەراییایە بۆ هەموو جارەیەکەوینەوە گفتوگۆ لەگەڵیانە هەموو جارێ حکومەتیان لەگەڵا پێکێنین هەموو جارێ لەبارەی پرسە داراییەکان و نەوت و پرسەکانی دیکەیشەوە گفتوگویان لەگەڵاکەین بۆ چارەسەر ئێوەکو خۆ دووتەدەوە 20 ساڵێمە خەریکەم بیت و بالۆرەی تاکەی بەدیلەکەی ئێمە دەرگامان بەسەر بەغدا دانەخستووە بەڵام گلەیشمان هەیە داواشمان هەیە مافمان هەیە دەستوریش دانی بۆ مافانە لەسەر ئەو بنەمای ئێمە داوا لە عراقی کە ئەوە تەعاملکە بەڵام خۆ ئێمە نەمام چڕیەوە بە 100% بڵێن ئێمە هیچ پەیوەندی ناکەن لەو حاڵەتە ئاتوانرێ بڵێ نابێت سەرۆکی هەرێم یا سەرۆک بەرزانی سەردانی بەغا بکە ئەو کاتە ئەتوانی ئەو پرسیارێک بکە کە بۆ چێشێ بەڵام تا ئێستا ئێمە خۆمان وا حساب کردووە کە نظامێکی فێدراڵیە هەرێمێکین لە چوارچێوەی سنووری عێراقا و دەستورەکەش واڵێ و ئێمەش قەنەعەتمان بەوە کردووە کە ئەو دەستورە بەڵام ئەبێت جێبەجێ بکرێ لەبەر ئەوە هیچ عیبەیتیانەیە کە ئێمە جاروبار ئێمەش هەنگایە بنین بۆ پێشەوە ئێمە ئەو ڕێگەیەمان قەتع نەکردووە کە بڵێن تەعامل لەگەڵ بەغا ناکەین بە پێچەوانە ئەوەی ئێمە پشی بۆ بەغاکەین ئەوان بەعکسی ئەوەن کە خواخۆیانە نازانم لەلایە کە ڕێفراندۆمەکەی دژایەتی دەکەن کە داوای سربەخۆیەکە بابەگە ناتانەوێت ئێمە حکوومەتێکی فێدراڵ هەرێمیشی فێدراڵ لە عێراق دەوازمان لێ بێنن ئەگەر وابێ ئەبێ ئەوان واز بێنن بڵێ نامانەوێت کاک خۆیمە بە زۆر نەبوون ئێمە پێش ئەوەی کە سەدام بڕوخێ کوردستان بەدەست خۆمانەوە خۆمان تەسەڕوفمان نەکرد سنوورمان دانابوو سنوور دانرابوو ئوملەی جیاوازمان نەبوو هەموو شتێکی خۆمان هەبوو بەڵام گەلی کورد سیاسەکانمان واتەوە خۆیانە کرد کە ئەمانەش کوژراوی نظامێکی فرەیی و پەرلەمانی و دیموکراتین پێکەوە توانین لە وڵاتێکا بژێن و کوردیش هەرێمیشی فێدراڵ بێ ئەوانی کەژەگە سونە و برادرانی کەشێک خەڵکی کەشێک کە داواکەوەکو بەسرەوە کۆوانە ئەوەش دەتوانن هەرێمە و خوان دروستکەن بەڵام بۆ تا زیاد لە 20 ساڵ تێپەڕی و لە ئێمە زیاتر کەسی کە داوای ناکە داواشیکە بە هەموو بە زۆر بە تۆنگ و توژی و تەنانەت ئەڵێ نەگەهر کەسە داوای کا ئێمە بە پارچە پارچەکردنی عراقی لە قەڵەمێ تۆ بەرامبەرەکەی ئەوەیە ئێمە مشکلەکەمان ئەوەیە لەگەر نظامێکە قسە ناکەین ئەمڕۆکە ئەوان تۆزێک مەسایلی دیموکراتی هەزم بکەن ئیمانیان بە دەستور بێ ئیمانیان بە ئەو پەیماننامەیە بێ کە لەگەڵ ئێمە ئیمزایان کردو هەموو دەقەی ئەوان پەشیمان دەبن ئەوانن دەستکاری هەموو شتێکن بە پێی دەستور وایە ئێمە هیچ داوایەکمان لە دەستورە ئەوەی لە دەستورە زیاتر نییە مامۆستا سەلام وا باسی با بڵێن گرفتەکان کرا کە بەردەوام لە بەغدادەوە سەرچاوەگرێەوە ئەوەی کە بەڕاستی دیدێکی ناوەندگەرا لە وەتەنانە دەگەر زیارڕۆی نییە بڵێم شۆڤێنیش بەرامبەر بە هەرێمی کوردستان یان هەر پێکاتێکی دیکەی عێراقی ئەگەر بێوێ شتێک بکە لە عێراقا دروست بووە ئەمە چەندوچوونی ناوێ بەڵام ئەوەش گرفت نییە ئێمە لە هەرێمی کوردستان لە ماوەی 11 ساڵە یان 12 ساڵە 3 جار استراتیژی جیاوازمان بەرامبەر بە عێراق بەکارهێناوە بۆ خۆشمان ڕاستیەکە یەکەم ئابووری سربەخۆ کە هەندێک دوورکەوتنەوە بوو لە عێراق دووەم ڕیفراندۆم و سربەخۆیی سێەم دووبارە چوونەوە بۆ ڕێکەوتن و گفتوگۆ لەگەڵ بەغدادا ئەمە گرفت نییە بۆ تێگەیشتنی خۆشمان لە چوارچەوەی چۆنێتی پێکەوە بوونمان لەگەڵ عێراقا ئەنی ئەمە بێ یەک استراتیژی دیاری کرا و بەکاربێنین یان لەگەڵ عێراقا بین یان لەگەڵ عێراقا نەبین ئەگەر تا ئێستا ڕەوتی بارودۆخەکە ئەوەیە کە لەگەڵ عێراقا بین با لەو چوارچەوەیە گفتوگۆکانیان لەگەڵا بکەین و استراتیژەکەش ڕوون بێ بەڵێ ئێمە لە 2003ەوە کە حکوومەتی دیکتاتۆری سەدام ڕووخا ئێمە بووین دەست پێشکەریمان کرد بۆ ئەوەی کە عێراقێکی نوێ عێراقێکی فێدراڵ عێراقێکی دیموکراتی عێراقێکی فرەیی بنیاد بنین لەسەر ئەو داروپەردەی دیکتاتۆریەت بەڵامەوە ئەوانن کە نایەنەوێ
و بە پراکتیکیش نایانەوێ. بۆیە ئەوە هەڵسوکەوتی ئەوان بوو بەرامبەر ئێمە کە لە 2011 و 12 مالیکی بە سەراحەت وتی کەی بووین بە خاوەنی F16 اینجا ئەزانین چۆن معاملەیەکەین. ئەو کاتە کە ئێمە ئەو زەمانە باشترین پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی عێراق هەبوو کەچی ئەوان پلانیان دانا چۆن بێن کەرکووک داژیکەن، چۆن مێخانەقین داژیکەنەوە، چۆن ئەم هەرێمە هەڵوەشێنەوە ئەوان بوون. بۆیە میلەتەکەمان گەلەکەمان داوای ئەوەیە کرد با بزانین ئەم گەلەی ئێمە سربەخۆیی ئەوێ، جابوونەوەی ئەوێ یان مانەوەی ئەوێ لەگە عێراق. بە پراکتیک 92 کۆما نازانم 92 کۆما چەند بڕیاریە کە ئەمانەوێ سەربەخۆ بین کە وەزع دەولێکەمان لەگەڵا نەبوو، عێراق موافق نەبوو، بارودۆخە سیاسەکە نەیگونجان، ئێکە نەگونجا خۆیتە چی بکەین؟ مەجبورە بێ وتوێشکەنەوە لەگەڵ بەغا لا ئەقەلەکەی ئەوەنەی کە بتوانین لەسەری ڕێکەوین. لەسەر ئەوەش کە ماوەتەوە ئێمە ئەمانەوێ ڕێکەوین، ئێستا ئێمە داوای جواببوونەوە ناکەین، داوای بەس مافەکانەکەین. ئەو مافانەی کە لە دەستورە بە هەموو لاکمان موافق بووین بە لە 180 خەڵکی عێراقیش دەنگی بۆ داوە. ئەوان پابەت نابن نەک ئێمە. ئەژنا هەموو کوردێک لێی داوای لێ بکە ئەگەر ئێمە لە وڵاتێکی دیموکراتی وەکو ئەو وڵاتە نابوونە، مەسەلە وەکو ئیرلەندا و ئینگلتەرا ئەوانە ئیستفتا ئەکرا لەوێ خەڵک لێ نەخێت جا نابمەوە. لە زۆر وڵاتەیە بڕۆ لە کەنەدا مەسەلە ئیستفتا کرا کیوبەکان وتیان ئێمە جا نابینەوە. کە تۆ لە وڵاتێکی دیموکراتیە بی مافی شایستەی خۆت دەستکەوێ بڕواناکەم پێویستە بە شتێکی سەربەخۆتر بێتەوە. خەڵکی کورد بە تایبەتی ونەی نەهامەتی دیوە ئەوێ لە ژێر سێبەری دەستورێکە لە ژێر سێبەری ئەمانەکە بێ بۆی ئەمانەکەش ئەوەیە کە بتوانێت وەکو هاوڵاتیەکی عێراقی بژی. ئێمە لەوە زیاتر ئێستا داوای چیەکەین؟ ئەوە تا ئێستا داوای بۆ کورد خەبات و تێکۆشانی کرد بۆ مەعاش، بۆ زمانی سەدام مەعاش نەبوو، بۆ زمانی ئەوە من خلافەتە عەسکەریە مەعاش نەبوو، کەواتە مەسەلەکە مەعاش نییە ئێستا. بەڵام ئەوان کردوانە بە وەسیلەیەکی زەقت ڕاستە کە تۆ مەعاژنەی خەڵک برسیە بێ، خەڵک ناڕازیە بێ، ئەوە تا بڕۆ لە ناو بازارە بازار دوکان شت نافرۆشێت. ئەمڕۆ تەکسەیەکی پیشان ناوی لە بەیانیەوە ئەسوڕێم بۆ 13 دینارم پیا کرد مەسا. ئەوەیە کە تۆ وازەکە گاتەوە تۆش ناچاری وتیۆش لەگەڵ بەغا بکەیتەوە. ئێوە مانان و ئێمە و مانان و میلەتەکەمان ئەبێ ڕووی دەممان بکەینە بەغا بڵێنەوە ئێوەن موافقت ناکەن شایستەکانی ئێمە بن مامۆستا سەلام دووبارەی ئەەکەمەوە من دووبارەی ئەەکەمەوە بۆی ڕوون بێ من هەڵوێستی من لەبارەی ئەم کێشانەی بینی هەرێمی کوردستان و عێراقچی و چینیە گوتاری شۆڤێنی گوتاری ناناوەندی لە عێراقەوە من زۆر دەمێکە هەستی پێەکەم و لەواچێ ئەوەی خەڵکێکی وەکو ئێمە مانان گوتبێتی زۆر پێش پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان گوترابێ لەبارەی ئەوەی کە ڕەفتاری بەغداد لەگەڵ هەرێمی کوردستانە پێدەچێت زۆر باش نەبێ و زۆرن ئەوانەی پشگیری با بڵێن تێگەیشتنەکەی بۆ نمونە وەکو یەکێکی وەکو ڕێبوار سیوەیلیەکە کە بۆچی چوینەوە ناو ئەم قەفەزە ئاسنینە بەڵام ئەمە واز لێ بێنە ئێستا پرسێکی بۆ نمونە هەر دەستور خۆی ئەڵێ هەرێمی کوردستان نیوەی داهاتی ناوخۆ بداتەوە بە عێراقی هەر دەستور خۆیڵێ بێ مەسلەی نەوت سامانی سروشتی مەعەن بەیەکەوە بەڕێوە ببرێ لە بینی هەرێمی کوردستان و عێراقا لەو نێوەندەیە بەڕاستی هەرێمی کوردستانیش خۆی لە هەندێک شوێنە گرفتی دروست کردووە یعنی نمونەیەکی زۆر سادە لە داهاتی ناوخۆیە ئەمە سایتی شەفافیەتە ئەوەی کە قوبات تاڵەبانی ئیشی لەسەرەکە بەڵام بووە بە شتێکی فەرمی لای حکوومەتی هەرێمی کوردستان چونکە لە سایتی حکوومەتیشا هەیە مانگی 6.57 ملیار دینار بەس داهاتی ناوخۆی سلێمانی بووە مانگی 5.89 ملیار بووە ئێمە بەڕاستی کە داوای داهاتی ناوخۆ نیوەیمان لێەکەن یان داهاتی نانەوتی 50 ملیارەیانەیە دیارە داهاتی نانەوتی لە هەرێمی کوردستان زۆر لەوە زیاترە ئەنی ئێمەش گرفت بۆ ئەو پرسانە دروستەکەی آخر هو کارەکەی هەواڵ ئەوەیە حکوومەتی عێراق ئەو بەڕاستی نەچارەسەری ئەم مەسەلێ بکە
بۆیە ئێمە وەکو میلەت درچی پێکەین کە گوناهەکە ئەوانن، ئەوان دەست پێشکردن. ئەجینا دەستور بێنە هەموو دەقەیەک بەتەکیید لای برایان یەکێتی شەروایە لای پارتی دموکراتی کوردستان ئەڵێ دەستورەکەین بە بنەما ئێمە لەوەی کە لە دەستورە چەسپێنراوە لەوە زیاترمان ناوێت. بەڵام ئەوە عێراقە پێشێلی ئەوەکە و پابەت نابێ پێی و هەر دەقە شتێکە. ئێستا بۆ نمونە ئەو داگیرکردنەی کە هاتن کەرکووچیان بە داگیرکردن داگیر کرد، ئەبوایە مادەیەکی بۆ دانراوە چارەسەرەکە مادەی 140 بە ئیحسا و بە ئینتیخابات و بە دەنگان و بەچی و بەچی بەمانە هەمووی زمینە سازی کەچی ئێستا ئەوان کووردە ئەسڵە ڕەسەنەکانی خۆیان کە لە باو باپیرە لێوە بوون بە زەبری هێز و بە زەبری عسکەر و بە زۆر لەوێش دەریانەکەن. ئەوان پابەت نەبوون. باشە بۆچی مادەی 140 جێبەجێ نەکرد؟ چێ دەستی گرتە بوون؟ جاوە پرسیارەکە ڕاستیەکەی بێت لە کورد کرێ مامۆستا باسی ڕسمی یەک دەقەت خوا دەی فەرموو. بەڵێ ئەڵێم زەلام هەیە ئەو ئەهلی پەلکانە لەم بەینا کابرایە شۆتە سەریان نازانم برازای قایدێکی عەسکەری بوو کە لە ئەنفال و لە هەموو ناوەمەتەکانی گەلی کوردستانە پشکی شێریە بۆ بەشداری کردووە. ئێستا ئەو زەمانە ئەو وەکو ئامرلیوایەک پارچەی ئەرزیاوە لە دێیەکی کوردی ئێستا ئەواتۆ داواکە و عەسکەر و پۆلیس هێناوە ماڵە کوردەکە دەرەکە. مامۆستا سەلام ئەو پرسیارە بێ ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بکرێ لە سیڤیەکی 12/2007ەوە مادەی 140 تەواو وەکو ئەوەی گوتارە عێراقیەکە ئەڵێ کە پێم وابێ هەر گوتارێکی ناناوەندیە گوتارێکی مرکزیە ناوەندیە ئەڵێ مادەی 140 بەسەر چووە. ئێوە لەو کاتەوە ئەوە با بڵێن لە 2010 تا ئێستا 7 ساڵە بەردەوام لەگەڵ ئەمانە شتێکی دیاریکراوتان لەو بارەیەوە نەوتووە نە پارتی دیموکراتی کوردستان نە یەکێتی نیشتیمانی کوردستان. هەڤاڵ ئەوانە با قسەی خوان چۆنێکن بیکەن ئەمە مادەی دەستوریە، ئەمە شیر و پەنیر نییە ئەکسپایر بێ. ئەو قسە قۆڕەی کە ئەو زەلامانە ئەیکەن ئەو فریان بە سیاسەتەوە نیە کە دەستور نووسرا هەتا دەستوری چکای نووسێتەوە ئەو دەستورە ئەخوا تەعاملی پێکرێت. وڵاتان هەیە 100 ساڵە 150 ساڵە بەو دەستورەی ژەکەن ئەمە یانەژ ئەکسپایرە شیری مناڵە. دە یەک جارم پێ بڵێ مامۆستا سەلام لە پێکێنانی حکوومەتە کورد مەسلەی جێبەجێکردنی مادەی 140 کردی بێ بە خاڵی سەرەکی بەشداریکردن لە حکوومەتەکەیە و بۆ نمونە وتبێتی لە ماوەی ساڵە یا 2 ساڵ ئەگەر جێبەجێ نەکرێت ئەکشێمەوە. ئەوە منیش لەگەڵ تامجێی ڕەخنەیە ئەبوایە زیاتر سوور بنە ئەوانە ئەم کردە بە خاڵی سەرەکی شەڕ نەبووە لەسەر وەزیفە و لەسەر ئیش و لەسەر چی و لەسەرەوە ئەو شتە ئەساسیانە یان تەعویزی ئەو هەموو ئەنفال و چیمیابارانشتە بۆ نەکرا. بۆ یەهودیەکان 80 ساڵ لەمەوە پێش هەتا ئێستا تەعویز وەرەگرنەوە لە ئەڵمانیا و لە وڵاتانە. ڕازەکەی ئەوەش ڕازەکەی زۆر بە کورتی بەڵام پاساو نییە بۆ ئەوان ئەوان پاساو نییە کە ئێستا بێن داگیریکەنەوە سەر هەموو ئاماژەکانم جارە بەرەو ئەوەن کە پێدەچێ ڕێکەوتنێ بکرێتەوە جا چەنی پێچەیان نا چەند ئەخیانەیان نا ئەمە قسەیەکی ترە. بەڵام لە ئەمڕۆ لە ڕۆژنامەی خەباتە پێم وابێ سەروتارەکەی نووسیوە و سەرباری هەموو ئەو ئاراستە نەرێنی کە لەبارەی ئەگەری ڕێکەوتنەوە قساکە هەندێک بە نەرێنی باسی ئەگەری ڕێکەوتنت کردووە. ڕێئەکەوین یان نا ئەم جارە؟ ئێمە ئیسعداد مەامتیایە بە پێی مادەکانی دەستور بە پێی ئەو شایستانەی وەکو میلەتێک کە خەباتی کردووە کە قوربانی داوە گوتم ئەنفال و چیمیاباران و ماڵ وێرانی و خونە سووتان و من خۆم لە سەر نابووم ئەزانم ڕژەمەکان چۆن تەعاملیان لەگە خەڵکا کردووە. لەبەرەوە ئێمە هەموو ئیسعدادێکمان تێە مافەکانی خۆمان بنێ ئێمەش قبوڵمانە لە عێراقیشی دیموکراتی فێدەراڵە بژین ئەگەر بتوانن دان بە فێدەراڵا بنێن و ئەوانجی بەڕاستی ئیمانم بە دیموکراتی بێ. بەڵام ئەم نەوع حکوومەتە کاشی برا بە حیاتی نابێ بە نظامیشی دیموکراتی وەقەتیش نابێ بە فێدەراڵ. ئەگەر بێشتە ئەوە 15 ساڵ 20 ساڵە بەسەر داواکە بۆ قبوڵ ناکە سونەکان ئێستا داواکەن بۆ قبوڵ ناکە. ئەم برا بە زۆریەی کە ئەوانەیکەن
ناخوا ناڕوە بە زۆر نابێت کاک شەڕێک لە بینی سونە و شیعایە 1400 ساڵ لەمە پێشە گەرمتر ئێسا ئەبواە ئەقلان بۆ بڕێە کە ئەم شیانە بە زۆر دروست کراوە لەسەر خەریتە و لەسەر کاغە دروست کراوە پێویستە تێک بدرێتەوە ئەگەر تێکش نەدرێتەوە هارمۆنیە پەیداکەی ئەو هارمۆنیش بریتە لە دابشکردنی ئەم عێراقە بۆ سێ پارچەی سونی پارچەی شیع ئەو پارچەی کوردی ئەو کاتە کوردیش لە ماڵی خۆی دانیشە و سوپاسی ئەو برانە سوپاس دەکەم مامۆستا سەلام عەبدوڵڵا نووسەر لە هەولێرەوە لەگەڵ ماوی گەلک سوپاس باش یەک ناوبڕی زۆر بچووک وەرەگرم دێمەوە باسی ئەتۆمی ئێرانەکەم بزانم چی لێ هاتووە قسەی جیاوازی لەبارەوە کرێ فیزیازانێک وە ماوسایکی زانکۆم لەگەڵا بێ هەندێک گوردیەکەینەوە لەگەڵ مابێ دووبارە سلااوان لێبێ گفتوگۆکەم لەگەڵ دکتۆر سێنڕابی فیزیازان و مامۆستای زانکۆ بێ بزانین ئەم هەموو قسە جیاوازە لەبارەی بەرنامە تۆمیەکەی ئێران زیانی بەرکەوت بەرنەکەوت مەسەلەن دواخرا چەند دواخرا وێران کراوە وایە یان نا و یۆرانیۆمەی کە هەبوو 470 کیلویەکە